پاش چەندین ساڵ لە پەراوێزخستنی خورماتوو بە ئامانجی سیاسی لە ئێستادا لە زۆربەی گەڕەکەکانی شارەکە پرۆژەی خزمەتگوزاری جێبەجێ دەکرێت. دوز یەک قەزایە گەورەیە تابعی کەرکک بجارم بەسیتە تابعی سەلاح الدینە ئێمەش سێ زمانە لەیرە کوردمان هەیە عەرەبمان هەیە تورکمان هەیە زۆرترینیش کوردش هەیە لێوێ ئێمەش گەرەکمانە بۆمان شارع بکەن ئەوەکە خاص بکەن بۆمان گەرەکمان نییە ڕەسیفەیان کرد ناوڕاز وا بمیانێ خۆ بە خۆڵ و زیخ و ئەوانە بەیانی دوبیانی بارانەوەری هەم ئەوێتی قوڵ گەرەکمانە ڕاست بێت دەستان خۆش بێ ئێمە لە ئێوە رازن لە مەرکەزی شەوامان گەرەکە پارەی مقاولەکە پارەی محافظەکە پارەی قەزەکە بدەن ئێمەش وەک سلەیمانی بێمان بێت وەک ئەولێر وەک کفری و کەلار ئێمان چمان لەوە نەقسانە والله يعني فرق چۆخ بەڕاستی جیاوازی زۆرە لە خزمەتگوزاریدا پێشتر ئێرە پڕ بوو لە خۆڵ و خاشاک ئێستا هەمووی پاکراوەتەوە شۆستە و شەقامی باشیان کردووە سوپاسیان دەکەین بۆم کارانە لە ساڵی 2021دا لە خورماتوو تەنها شارەوانی بە زیاتر لە 5 میلیارد دینار پرۆژەی خزمەتگوزاری جێبەجێ دەکات کە شۆستە و خیرتا و ڕۆناکی و سەوزاین. پرۆژەکانمان هەمووی تقریبا بای 5 میلیارد صرف کراوە بۆی تەبان ئەم 5 میلیارش تەوزیع کراوە بەش کراوە بەسەر مەشروعەکان مەشروعمان هەیە مەشاریعی ئیستیقراری پێڵێن بای تقریبا 2 میلیار و نیوە ئەو 5 میلیارە مەشروعمان هەیە لە تەنمیەت ئەقالیم پشتی سایلۆی پێڵێن مەشروعمان هەیە ئەوەی غازەکەی دووسایدەکەی غازەکەی جەلالەوە بای 150 میلیۆن بوو ئەوەش گەڕاوە بۆ ئیش ئەمانە هەمووی صرف کرا بەس مەشروعێکمان هەیە ئەوەی دووسایدەکەی جامع وهاب ئەوە جارە پارەکەی صرف نەکراوە بۆی سلفەکەی با بڵێن. تستمر أعمال بلدية الطوز ومن ضمنها مشروع تبليط الشوارع. کارەکانی شارەوانی خورماتوو بەردەوام دەبێت لەوانە پرۆژەی قیتاوی گەڕەکی عادل کە لەسەر بودجەی سندوقی ناوچە زیان لێکەوتوەکان بە بڕی ملیارێک و 925 میلیۆن دینار پرۆژەکەش پێکاتووە لە قیتاوکردنی شۆستە و بیهارتۆنی شۆستەکان ويخدم العمل شريحة كبيرة من أهالي قضاء الطوز في الحي العسكري. هاوڵاتیانی خورماتوو خوازیارن حکوومەتی ناوەندیش چاو لە حکوومەتی هەرێم بکات لە گەیاندنی پرۆژەی خزمەتگوزاری بە شارەکان وەک دەشڵێن بە هیواین ئەم پرۆژە خزمەتگوزاریانەی خورماتوو تەواو بکرێت تاکو سوودی لێ ببینین. کاروان حەبیب، کورتسات نیوز، خورماتوو.